بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه أجمعين. بريزان خوشويستان خوش عالم دقينو بخزمت ايوي بريز وكو تواوكري زنجيري بيشو سبارت با هو كاركاني سركوتني خيزان يعني او هو كاراني كوا وادكا هو كاري سور سرچين بوي كوا همو كتسو كورك همو جنو بياوك ببنە خاوەنی خێزانێکی سەرکەوتوو خێزانێکی ئاسوودە خێزانێک ببێتە مای ئەوەی کەوا دڵیان ئاسوودەبی ژیانیان خۆش بیتن بەختەوەری دنیا و قیامەت بن. ئەو هۆکارانە چەندین هۆکاری زۆر گرنگ هەنە کە پێویستە کچ و کوڕ بەر لەوەی زەواجەکە بکەن هاوسەرگیریەکە بکەن زۆر گرنگی بەو خاڵانە بدەن. خاڵی یەکەم کە زۆر مهمە ئەویش ئەوەیە دامەزرانی خێزان لە سەرەتای بیدایەت و سەرەتای دامەزراندنی لەسەر ئەو بنەمایانەی کەوا بنەمای زۆر گرنگن لە بەرچاوی خۆیان بگرن. یعنی مەسەلەن لۆ نمونە کوڕێک کە ئافرەتێک هەڵدەبژێری لە مێشتی خۆی لە خەیاڵی خۆی ئەو پرەنسیپانە ئەو هۆکارانەی کەوا دەزانی لەگەوی دەگونجێ لە دوو ئەو ئافرەتەی بگەڕێتن و ئەو کچە کاتێک کەوا دەیوێ شوو بکە خەڵک دێتە داخوازی هەوڵ بداتن ئەو شتانەی کە خاڵی هاوبەشن لەگەر ئەو کوڕەی کەوا دێتە خوازبێنی بزانی ئایا دژ بێکبوونی تێدایە یان هاوتەری بن لەگەڵ یەکتر. ئەو خاڵە زۆر میمە لۆیە بەڕێزان خۆشەویستان هەموو ئینسانێک لە ژیاندا دەبێ مەبەستی هەبێ دەبێ ڕاز و نیازی هەبێ دەبێ ئومێد و ئاواتەکی هەبێ لەوەی کەوا بزانی دوا ڕۆژی بەرچاو ڕووبی لە ئەو دوا ڕۆژەی کەوا لە بۆی دەڕواتن. یعنی مەسائیلی ژن و ژنخوازی هە لە بۆ ڕۆژێک و دوو سێ نییە بەڵکو مەسائیلی زەوات ژیانێکی دوور و درێژە و پەیوەندی و تێکەڵبوونی دوو عائیلە و خانەوادە و خێزانە و چەندین کەسی کە لە داهاتوو پەیوەست دەبن بەو ژن و پیاوە. یعنی هەر بەتەنینی برای خۆ هەر ئەوە نییە ئەتوو 30 ساڵ لەگەر ئەو ئافرەتە دەژی بەڵکو پەیوەندیەکی ڕۆحی دروست دەبی حتا ڕۆژی قیامەتێ ئەو ژن و پیاوە بەیەکتر دەگەن لە بەهەشتێ هەر ئەو ژنە دەدرێتەوە ئەو پیاوە بزانە دیسان دەبن و ژن و مێردی یەکتر بەڵام بە شێوازێکی نوێ بە نوێبوونەوەیەکی نوێ إنا أنشأناهن إنشاء فجعلناهن أبكارا إما داري يشتر أو خلق دكينوا بخلقة نوي فجعلناهن أبكارا آفرة كانتان جوانو زاعير وريكو بيكو وكو حورية عين وكو كتولي زور جواني تارد صاليان ليدكين أو جدتان دينوا أي بياوا كان كوات الليرة دا أو خالي كزوز المهمة همو كتسو كرك لبرتساوي بي كاتيكا أو كرة ئافرەتێک هەڵدەبژێری بەر لە مەسکەبیری کردەوە لەوەی کە کاتی ژن هات هێنانی هاتووە لەگەڵ ڕاوێشکردن لەگە گەورەکەی خۆی لەگە بابی لەگە داچی واللهی ئەمە دەمەوێ ئافرەتێک بینم چی بینم باجێ لە گەورەکەش ڕابگری. زۆر میمە دوو خاڵ لەو خاڵانەی کە زۆر گرنگە ئەویش ئیستیخارە و ئیستیشارە. یعنی کاتێک چۆ خوازبێنی ئافرەتێک لە دوای ئەوەی کە ئەو خاڵە هاوبەشانەی ڕەچاوکرد لە بەینی خۆی و ئەو ئافرەتێک کە دەستە خوازبێنی کە مەسەلەن لۆ نمونە کە لە شەرعەدا پێی دەوتر هاوکوفی مەسەلەن ئەمن گەنجەکەم پیاوەکەم ئیش و کارەکەی خۆت بزانە ئایا گونجاوە لۆتو چ ئافرەتەکە دەبی ئافرەتی ماڵێ بی یان ئەو ئافرەتە بی وەزیفەدار بی و معاشخۆر و موسەخۆر بیتن. ئایا ئەو ئافرەتەی دەینی لۆتو وا گونجاوە لە کاری کەرتی تەندروست لە بواری تەندروستی ئیش بکە چکە کەرتی تەندروست سەحی ڕەنگە ئیش و کارەکەی زۆر جیاواز بی لەگەر کەسیشتر. یان ئەو ئافرەتەی بینی کە مامۆستایە لەبەر ئەوەی دانێک دەکەوتەوە ماڵی ئەو ئافرەتە لەبەر ئەوەی ئەو ئافرەتە 3 مانگی هاوینێ 2 مانگ 3 مانگی هاوینێ لە ماڵەیە بزانە چی هەنگ گونجاوە لۆتو. ئایا ئافرەتێک بینی پزیشکشی گشتیە عامە طبیبەیە ئەخر ئەو ئافرەتێک کە پزیشکی عام و گشتیە
زۆر سەرقاڵە، دەوامی عیادەی دەبی، دەوامی خەفەریاتی شەوەی دەبی، دەوامی ئەوەی دەبی لە سبەینی هەتا ئێوارە دەبی لە خستەخانەی بی، جاروی عملیاتی دەبیتن ئەو ئافرەتە ئەگەر جەڕاح بی بزانە ئایا تو تەحملی ئەو زروفەی دەکەی لۆ دەهاتوو لۆیە زۆر مهمە ئەو خاڵانە لە بەرچاو بگری. ئەو ئافرەتەش بە هەمان شێوە ئایا ئەو ئافرەتە بازرگان بی یان خیندەوار بی یان نەخیندەوار بی یان مامۆستا بیتن لۆ تو بەکەلک دێ یان پزیشک بی بزانە کووە لەگەرن. لۆیە بەڕاستی ئەو خاڵی کە زۆر زۆر گرنگە پێویستە کچ و کوڕان ئەو هاوکوفیە ڕەچاوکەن. زۆر جاری وا هەیە لە ڕووی مالی کوڕە گەنجەکە نانی ئیلا اللای نییە فەقیر هەژار دەستە خوازبێنی ئافرەتێک لە قیمە و لوتکەی دەوڵەمەندیە کاکە زۆر زەحمەتە تو هیچ نییە لە خانیەکی 100 مەتری ئەو ئافرەتە خانیەکەی بابی 600 مەترە بەس حەدیقەکەی مالی 100 مەترە دەهینی ئەو سزنەی چەند زەحمەتە زۆر زەحمەتە ئیدارەت لەگەر بکە. اینجا ئەتو هیچ نییە ئەو ئافرەتە بە ناز و گۆز و بە خواردنی دلیڤەری و بەو ژیانە یعنی زەحمەتیە بەو ژیانە پڕ لە خۆشیە کوز تەحملی ئەو ژیانە پڕ لە زەحمەتی تو دەکا. لۆیە ڕەچاوکردنی ئەو بابەتانە زۆر زۆر گرنگە لە بینی هاوسەران پێش زەواج. پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم لە دوو فەرموودا یەکەچیان ئاراستەی کوڕە گەنجەکان دەکا کاتێک کەوا خوازبێنی ئافرەتان دەکەن. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم عادەت و سروشتی هەموو کوڕە گەنجەک وایە تنكح المرأة لأربع کە خوازبێنی ئافرەت دەکەن لە بۆ چار مەبەست. یەکەم پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەو گەنجەی تەماعجیری ئافرەتێک دەبی لجەمالیها لە بە جوانیەکەی. عادەت وایە گەنج لە تەمەنی گەنجایەتی ئەوەی کە زۆر گرنگە و فۆکسی دەکاتە سەر چییە؟ مەسائیلی جوانی ئافرەتە بەس دەرێت چاوی جوان بی چاوشینەکی پرز زەردی سپی و سۆری زۆر جوان دەوێت ئەو هابیتن. ئافرەتیش طبیعەتی وایە چ دەکا عادەسێ لە چاوی دەکا چاوی شین دەکا برژانگەکی سناعیدا دەرێ ئەوەندە درێژە پیاوی شێت دەکا برۆیەکەی دەینی بە کەیفی ئەو گەنجە دەی ڕازێتەوە حتا دەستکاری دەدانی دەکا حتا دەستکاری پرچی دەکا پرچی زی ئەوەی کە لە بۆ دەکا ئەوانە هەمشتی دروست نییە. ئینسان بەڕاستی بە تایبەت لە هەڵخەڕاتاندنی گەنجان ئەوە حرامە خۆی ڕەنگی هەر جێکی ڕەنگەکە ئەو پرچەی داو دەکا ئەو گەنجەی شێت و هار دەکا. بەڵام لە حەقیقەت و ڕاستیدا ئەگەسترە ئاوەکی بەو ئافرەتی دابکەی ئەو دەدەبتەوە ڕاستەقینەکەی خۆی بە دەردەکەویتە ڕەنگە ئافرەتەکی ڕەش و برش وانیا بەڵام هەمووی بە دەرمان بە سۆرا و سپیا و ڕنگ و ڕووی خۆی گۆڕیە هەمووی سناعیە. لۆیە ئەو گەنجە دەستی خۆی دەگەسی ئاختم لە خۆکرد. لۆیە جوانی ئاگال لێبی بزان هەڵ نەخەڵەتێ جوانی ڕاستەقینەی خۆی وەربگرە. اینجا پێغەمبەر دەفرین وەلی مالیها هەندێک جاری وایە لۆیە گەنجەک دەستە خوازبێنی ئافرەتەک لەبەر ئەوی پولدارە لەبەر ئەوی مەعاشخۆرە دەڵێ مەعاشەکی باشی هەیە ئەوە ئیسفانانم دەکەوتە ناو ڕوونی وانیا مەعاشەکەی دەدەمە ماکرێخانی و مەعاشی خۆشم دەکەمە مەسەلەن وایە ئایا ئەو ئافرەتە ڕازیە پارەکەی خۆی بداتێ؟ ئایا لۆتو ناخۆش نییە تەحملی ئەوەی دەکەی ئەگەر خەزورت بێ خانیەکن لۆ بکڕ و هەم ڕۆژێ بە چاوت دابداتەوە یان خێزانەکەت تەحملی ئەوەی دەکەی ئەوەی بینە بەرچاوی خۆت. خاڵی سێم پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم هەندێک جاری وایە گەنج دەستە خوازبێنی ئافرەتێک لحەسەبیها وەنەسەبیها لەبەرەوەی بنە ماڵەیەکی ناودارن حەسەب و نەسەبی هەیە کچی ئاغا فرانە کچی شێخ فرانە کچی فرانە مەسئولە بنە ماڵەیەکی ڕاقی زۆر بەرزن بزانە ئەتوش کابراکی پەرپوتی غەریبی فەقیر یان بە پێچەوانم کچێک مێت دەکا بە کوڕێکی کەوا زۆر لە پلەی خۆت بەرزترە هەموو ڕۆژە ڕەنگە خەسووت بە چاوت دابتە چیژی چێ بووی لەکنە ببیە ئەو خاتون و ئەو نازدارە ئەتو چی بووی وەختی خۆت لەمارێ بابت نان نەبوو بخۆیت چەند زەحمەتە ئەو لێکداناوانە بکە. خاڵی چوارەم پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم هەندێک گەنجیش هەیە دیندارە خواناسە عاقلە لۆیە دەستە خوازبێنی ئافرەت وەلی دیدیها لەبەر خاتری دینەکەی ئەو ئافرەتە دیندارە خواناسە باوکی
دایکی خێزاندارەکەی عائیلەکەی هەمووی پابندن بە دین لەبەر خاتری خوا و پێغەمبەر لەبەر خاتری دینداریەکەی ئەو ئافرەتەم دەوێت ئینجا پێغەمبەر دەفەرمێ سەڵڵاهو عەلەیهی وسەلەم هەر کەسێک مەبەستی سەرەکی و گرنگ و گەورەی لەلا دین بی تەری بەریەداک دەستی لە خێر و بەرەکەت و ڕەحمەتی خوا گیر دەبیت بزانە واتە ئەگەر کەسێک هەم و غەم و مەبەستی سەرەکی دین بی جوانیەکەشی بەدەست دەکەوی ماڵەکەشی بەدەست دەکەوی و هەروە حەسەب و نەسەبەکەشی بەدەست دەکەویت زۆر مهمە بەڵام کەسێک بەس حسابی دین نەکا بەس حسابی سێیەکەی پێشی بکە بەڕاستی ڕەنجە ڕۆ و خەسارەتمەند و زەرەرمەندی دنیا و قیامەت دەبیت ئەوە فەرموودەی یەکەم لۆ کوڕە گەنجەکان لۆ پیاوەکان ئەدی لۆ خوشکانی بەڕێز لۆ ئەو کچۆڵە بەڕێزانەی کەوا خواز بینیان دێ چێ هەڵبژێرت بیکەن بە هاوسەری ژیانی خۆیان پێغەمبەری خودا دەفەرمێ صلى الله عليه وسلم إذا أتاكم من ترضون دينه وخلقه فزوجوه ئەگەر کەسێک هاتە خوازبێنیتان باوکەکە دایکەکە برایەکە ئەو کەسە ئەو کوڕە گەنجە دووشتی زۆر گرنگی هەبوو دوو سیفەتی زۆر چاکی هەبوو یەکەم لە دینی ڕازین دیندارەکی خواناسە بەڕاستی خاوەنی دین و خوڕەوشت و نوێش خوێن و ڕێک و پێکە دووەم طبیعەت و هەستان و دانیشتن و گفتوگۆ و قسە و گفتار و ڕەفتاری زۆر جوان و ڕێک و پێکە کرداری زۆر گران و سەنجید و چاکە ئەوە کچەکەی خۆتانی بدەرێ و بە ئەو کچە شوو بەو کوڕەی بکاتن خاڵیشتر زۆر میمە برایانی بەڕێزم یەکێک لە هۆکارەکانی سەرکەوتنی خێزان سەرفرازی و بەختەوەری خێزان لە دنیا و لە قیامەت پابەندبوونە بە ماف و بە ئەرکەکان یعنی پیا و دەبی بە ئەرچی خۆی هەستی و مافی خێزانی خۆی بدا ئافرەتیش بە هەمان شێوە بە ئەرچی خۆی هەستی مافی پیاوی خۆی بدا ئەگەر ئەو ئەرک و مافانە بە تەواوەتی بە ڕێک و پێچی ئەنجام درا ڕێک و پێکرا تەبعاً لە ڕووی مادی ئەو پیاوە حەقی خێزانی بدا خۆی بڕازێنتەوە پارە و پولی بداتێ مەسرەفی بکە شوێنی حەوانەوەی لە بۆ دابین بکە ئینجا لە ڕووی مادی جلوبەرجی بکە اینجا لە ڕووی مادی لە هەموو لایەنێک نەقستان نەبی و ئەو ئافرەتەز لە ڕووی مادی خۆی بڕازێنتەوە بتانیتن خزمەتی پیاوەکەی بکە نانی لە بۆ حازر بکە جلچی لە بۆ بشوە ئەو خزمەتانی کە پێویستە لەو پیاوەکەی ئەنجامی بدا لە ڕووی معنەوی ئەو پیاوە بتانی مافی خێزانەکەی بدا سۆزی لە بۆ بنوێنی لە بە هەموو شێوازێک بتانی لایەنی دەرونی ئەو ئافرەتە ئاسوودە بکە قسەی پێ نەڵێ سوکایەتی پێ نەکا و مافی بداتێ لە ڕووی ئەوەی کەوە عاتیفە و خۆشەویستی لە بۆ دەرببڕی ئەو ئافرەتەش بە هەمان شێوە جوانی خۆی لۆ دەرببڕیتن ئەوانە هەمووی لایەنی معنەوین کە ئاسوودە و ئارامبی لەو ماڵی کە دەژیتن ئەوە حقوق و مافەکانە وا دەکە ئەو تەمەنی ئەو هاوسەرگیریە ئەو زەواجە بەردەوام و دوور و درێژ و ژیانێکی پڕ لە بەختەوەری ببەنە سەر خاڵی سێم لەو هۆکارانەی کەوا هۆکاری بەردەوامبوون و سەرکەوتنی بەختەوەری زەواج و عائیلە و خانەوادەیە ئەویش ئەوەیە پەیوەندی قوڵ و بەهێز لە بینی ژن و پیاو یعنی بزانە لۆیە پێویستە لە شەریعەتی ئیسلام ژن و پیاو خاوەنی غورفەی تایبەتی خۆیان بن نابی ئەو لە ژۆرەك بنی ئەو لە ژۆرەك بنی نابی ئەو جێی لەو لایە ڕابخی ئەوش جێی لەو دەبی لە ناو یەک جێگا بنون خۆ شەر نییە ئەوانە هەموو کاتێک لە باوشی یەکتر بن نا بەڵام نابی جێگان لێک جودابیتەوە نابی هەر یەکە لە غورفەتی بنون حتا ئەو عەلاقە ڕوحیە بەردەوام بی ئەگەر نا درز دەکەوتە نێوان ئەو ژن و پیاوە ئافرەتەکە پشت لە پیاوەکەی دەکەیان پیاوەکە پشت لە خێزانەکەی دەکات لێک دوور دەکەونەوە ماوەچی پێچی هەندە سات دەبن ئەو جارە ئەو لەو لای دەنوی ئەوش لە مەترەچیان بینە بینەکی پێچی ئەو دەستە ئەو غورفەی ئەوش دەستە ئەو غورفەی واللهی جاری وا هەبووە یعنی ئەوە بوویتە هۆکارێکی حەربەکی نەفسی لەسەر پیاوەکە وەچ شێتانی لێ هاتیە زۆر ناخۆش ئافرەت بە هەفتە بە مانگ بە ساڵ خۆی بە پیاوی خۆی نیشان نەدا کەینێەوە شەرعە کەینێ ئەوە دینە نابی یان بە پێچەوانەوە کابرای زاڵبی
بێدینی خوانە ناس ژنەچکەی هینایە ئەو ئافتە 30 ساڵ تەمەنی خۆی وەکو مەم تاواندیتەوە لە بۆ ئەو پیاوە ئێستا پشتی تێکردیە ئاوڕی لێ ناداتەوە قڕت بەسەری واللهی خوای گەورە بە شێوازێک حەشر دەکری و دەچێ خزمەت خوای گەورە ئاوا لاسەنجی لایەکت داکەتیە لەبەر قورسی گوناح و تاوانی خۆت کو یعنی لەبیە قەشمەتزاری ئەو خەڵکی مەحشەری ڕۆژی قیامەتێ خاڵیشتر کە زۆر لۆیە بابەتی پەیوەندی نێوان ژن و پیاوە ئەوە نییە بەینی خود و ژن و پیاوەکە نە یعنی ئەو پەیوەندیە خزمایەتیە قوڵ بیتەوە لە بۆ هەموو لق و پۆپەکانی ئەو دوو خێزانە یعنی خێزانی پیاوەکە لەگەڵ خێزانی ئافرەتەکە کاکە ئەتوو خزمایەتی لەگەڵ عائیلەی کردیە خوشی بەڕێزم ئەتوو بۆ پیاوە و بە عائیلەکەی ڕازی و معقول نییە وەڵام نایمە سەردانی بابت وەڵا ئەمن علاقەم بەداکرد نییە ئەدیلۆ داکرد ئەو هەیگۆ فرانە وەختی ئەو هەیگۆ ئەو دەتە ژنەکەت پیاوەکە وەڵام سەردانی براد ناکەم سەردانی خوشکت ناکەم سەردانی ماڵی خاڵت ناکەم سەردانی مەرم نابی برای بەڕێزم سەردانی مامی خێزانت بکە سەردانی خاڵی بکە سەردانی پرچی بکە ئەگە بۆ خۆت پێ ناگرێ هەندێک جار بەتەرێ بە ئەو بچی ڕێی پێ بدە سەردانی خوشکە ماری ولدا زاوات بکە کورا ژیان بەوەی خۆشە بەخوای خوشی بەڕێزم ئەتوش هەروە سەردانی مارێ شوبرایەکەت مارێ خوشی برات یعنی لۆ دەرەیە خێزانی داچی مێردت خەسوو لۆ برێ دایە گیان دایە گەورەم بزانە چەند گەورە دەبیت خوا یەک کەلیمە قسەی خۆ لە دەوت کەم نابی بزانە چەند پێ گەورە دەبی چەند خۆشەویست دەبی لە ناو هەموو بووکەکانی تر برای بەڕێزم ئەتوش یعنی لەگە خەسووت وەکو داچی خۆت سەیری بکە بە دیاری بە دەست و دیاری بە تێکەراوبوون بە سەفرەکردن ئەوە ڕوو یعنی علاقەتی پەیوەندی خزمایەتی زۆر تەئسیل لە پەروەردەی منداڵەکەت دەکە ئەو منداڵانە فەخر و شانازی دەکە بە مامی فەخر و شانازی دەکە بە خاڵی فەخر و شانازی دەکە بە پلچی بە داپیری بە باپیری خاڵی سێم یەکێک لە هۆکارەکانی بەختەوەری خێزان سەرکەوتنی خێزان ئەوەیە هاوسەنجی و هاوتەریبی دروستکردن لەلایەنی ناخی مرۆڤەکان یعنی چۆن چەند ژن و پیاو مەحەبەت و خۆشەویستیان لە بۆ یەکتر قوڵ بیتەوە ئەوەندە دەستن نام ناخی یەکتر واللهی کاتێک خێزانەکە پیاوێک خێزانەکەی ئێش و ژانی هەبی ئەو هەز بە ئێش و ژان دەکە کاتێک ئەو ئافرەتە پیاوەکەی ئێش و ژانە چێبی ئەو هەز بە ئێش و ژانەکەی دەکا ئەو خۆشەویستی و مەحەبەت و تەباییە ڕنگ دەداتەوە لە گەدەماری ناوناخی ئینسانەکان تێکەڵ دەبی لە بۆ منداڵەکان وای لێ دێ ئەگە چەندێک دوور بن ڕوحیەن هەلەکە یەکترن حەز بە ناسۆری یەکتر دەکەن زۆر جاری وایە پیاوەکە زۆر دوور بووە لە قاڕچکە لە وڵاتەچکە بووە کاتێک کە منداڵەکانی تووشی یەک ناسۆری ناخۆی خەونی دێتیە بەخەون ئەها خوای گەورە کە باسی یوسف یعقوب پێغەمبەر دەکا پەیوەندی یعقوب پێغەمبەر لەگەر یوسف پێغەمبەر علاقەتی ڕوحی لەگە دەماری ناوناخی یعقوب پێغەمبەر تێکرد بووە لێ چ دەڵێ یا بونەی یەذهەبوا ئەی ڕۆڵەکانم ئەی منداڵەکانم ئیذهەبوا دەبڕۆن فتەحەسەسوا من یوسف وەئەخیه زۆر بە وردی بگەڕێت بە دوای یوسف و براکەی کە بنیامینە فتەحەسەسوا من یوسف وەئەخیه اینجا دەفەرمێ یعقوب پێغەمبەر ئینی ئەجد ریحە یوسفە لەولا ئەن تفەنیدون واللهی هەتا ئێستا کە یوسف پێغەمبەر لە مسرە ئەو لە عەردی کەنعانە زۆر لێک دوورێت حەز بە بۆنی یوسف پێغەمبەر دەکەم زۆر جاری وایە بۆنی منداڵ یعنی سوبحان لە دوو ڕەت دایک و باوک هەستی کردیان لێ لەو کاتەدا یعقوب پێغەمبەر کە هەردوو چاوی کۆرە بوو هەردوو چاوی بینایی نما لەبەر عەژمەتی یوسف پێغەمبەر دەزان بە تەنها بە چ دەبتەوە فألقوه على يوسف پێغەمبەر دەفەرمێ اذهبوا بقميصي هذا أو قميصي من ببن لو بابم فألقوه على وجه أبي بيخ بس قميصك بيخ نصر تساوي بابم يأتي بصيرا بابم سادفتو الله أكبر أو علاقة الرقية تنها أو قميصي كبابيستي يوسف پیغمبر كتيا بوني يوسف پیغمبر يقتيا تنها ببونكي يعقوب پیغمبر تساوي سادفتو الله أكبر وعلاقة الرقية
چەند بەهێزە عائیلە دەبی ئەوها دروست بی ئاوا دروست دەبی کە دەستنە ناو ناخی یەکتر تێکەڵی یەکتر دەبی ئینجا خاڵیشتر کە زۆر گرنگە لە کە هۆکاری بەردەوامی خێزانە کە هۆکاری بەختەوەری خێزانە خۆشەویستی و ڕێزگرتن لە نێوان ژن و مێرد کە ڕنگ بداتەوە لە ناو هەموو عائیلەکە ڕێز لە خەسوو خەزورن لە خزم کەسی ژنەکەت بۆ ژنەکەش بە هەماشێوە لە ئەگەر وات کرد ئەو منداڵانەش بە گەورەی سەیری داک و باب و خزم و کەسی خۆیان دەکەن خاڵی سارە ئەو هۆکار و بەختەوەریە بەڕاستی بچ دروست دەبیتن هۆکاری سەرەکی هاوێنی ئەو بەختەوەری خێزانە تەنها بە یەک شتە ئەویش ئەوەی ئەو عائیلە و خانەوادە و خێزانە لەسەر بنەمای عەقیدە و خواناسی و ئیمان و تەقوا پەروەردەبی و دروست بیتن ئەگەر ئەو ئیمانە ئاوا دروست بوو ئەو عەقیدەی ئەو خێزانە خێزانێکی تۆکمە خێزانێکی پتە و منداڵی ساڵح چاک پەروەردە دەبی و ئەو داک و بابە هاوتەری بوو هاوکاری یەکتر دەبن بۆ پەروەردەکردنی منداڵەکان ئەو چەند خاڵی زۆر گرنگ بووکە گوتمان خاڵی یەکەم دامەزرانی خێزان لە سەرەتاوە لەسەر بنەمای لەسەر بنەماکانی دامەزرانی خێزان گرنجیتان بەوەی کەوا هاوکوفی و هاوتەریبی لەگەڵ یەکتریان هاوسەنجی هەبیتن خاڵی دووەم پابەندبوون بە ماف و ئەرکەکە خاڵی سێەم پەیوەندیەکی ڕێک و باش لە نێوان ئەندامەکانی خێزان هەبیتن و لە نێوان خزم و کەسی ژن و پیاو خاڵی چوارە هاوسەنجیەکی ڕوحی لە نێوان ژن و پیاوەکە هەبی لە ناو ناخ و ڕوحەوە تێکەڵ و ئاوێتەی یەکتر بن خاڵی پێنجەم توانابوون خاڵی پێنجەم خۆشەویستی و ڕێزگرتنی یەکتر خاڵی شەشەم ئەویش ئەوەیە دامەزرانی خێزان لەسەر بنەمای عەقیدەیەکی ڕاست و دروست ئاخر خاڵ توانابوونی ژن و پیاو لەسەر چارەسەرکردنی کێشەکانی خۆیان بۆ خۆیان کێشەی خۆیان نەدەنە دەست خەڵکی کێشەکەی ناوغورفەی خۆیان نەبەنە ناو عائیلە و ناو منداڵەکان پێی بەحەسێن هەوڵ بدەن بەڕاستی خێزانی سەرکەوت و ئافرەتی عاقڵ پیاوی عاقڵ ئەو کەسەیە کێشەکەی خۆی حەل دەکا بەبێ ئەوەی پەرە بسەنێت و گەورە بیت و کێشەکە بەرەو گەورەی بڕوە دەپاڕینەوە لە خوای گەورە خوای گەورە عاقبەت خێرمان بکە خوای گەورە خێزانی بەختەوەرمان بە قسمەت بکە خوای گەورە پەیوەندی خێزانیمان تا ڕۆژی قیامەت بێ تا لە فیردەوس الأعلا لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەیەک دەگەینەوە وصلى الله وسلم على سيدنا محمد والسلام عليكم ورحمة الله وبركاته